بەڵێ لەبارەی دواپەشاتە سیاسەکانی عێراق و هەروەها داهاتووی حکوومەتی نوێی عێراق زیاتر قسە دەکەم. میوانەکەم لەگەڵ دەبێت لە بەغداوە بەڕێز مهەیمن زاملی لێکۆڵەری سیاسی سەبارەت بەم ناکۆکیە سیاسیانە لەبارەی زیان دەپرسم. بەڕێز مهەیمن ئەم کاتت باش. لا نوێترین لێدوانەکانەوە دەست پێ دەکەم دەوڵەتی یاسا و چوارچێوەی هەماهەنگی مەرجیان هەیە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان و هەروەها دانیش بە حکوومەتەکەی مستەفا کازمیدا نانێن. پێتان وایە بەم هەلومەرجە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە ئایا ئەتوانێت یەکێک لە ئەگەرەکانی بەردەم داهاتووی عێراق بێت؟ نعم حياكم الله. بالواقع لم نكن نتمنى أن نصل إلى هذه المواصيل من ناحية البرلمان. هیوامانوانیە کە بگەینەم چارەسەرە بۆ هەڵەشانەوەی پەرلەمان چونکە ئەمانە لەلایەن خەڵکەوە هەڵ بژێردراون کە سەدرکشای ئێمە دژ بووین، بەڵام ئێمە نابێ هیوای دەنگدەرەکانمان لە نێو بەرین. ئەمە خراپ بوو، هەتا کشانەوەی تیاری سەدر ڕاستەمان کشاونەتەوە، بەڵام لە پرۆسی سیاسیدا ماوەن تاوەکو ئێستا داوایەکی باشیان هەیە لە حکوومەتێکی نیشتیمانی کە هەموو تێدا بەشدار بن. هەموو ئەوەی کە ئێستا ڕوودەدا و هەڵبژاردنەکان داواکاری تیاری سەدری بوو کە زۆرینە نیشتیمانی سیاسی دەویست و پێشتر ئەمەی دەویست. ئەوانەی کە ئەمەیان کردێ کەمیان تیاری سەدری بوون، ئێستا چوارچێوەی هەماهەنگی کە داوای پێکهێنانێکی زۆر بکەن لە عێراق، ئەمەش نمونەیەکی باش نییە. چارەسەری نمونەی ئەمانە نین کە دەڵێن چارەسەری نمونە ئەوەیە کە هاوبەشیەکی نیشتیمانی هەبێت. باشە، ئەوەی کە لایەنی سەدری داوای دەکات هەڵۆشانەوەی پەرلەمان و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەیە، لایەن شیعەکانی دیکەش دەڵێن حکوومەتەکەی کازمی لەبەرەوەی کاربەڕێکەرە ناتوانێت ئەم پرسانە بەڕێوە ببات. پێتان وایە لەم نێوانەدا چارەسەرێک بۆم دۆخی عێراق هەیە؟ ئەوەی کە ئێستا هەیە پێم گوتی هەمویان زۆربیان دەڵێن هەڵبژاردنەکان دووبارە بکرێنەوە. زۆرێکیان دەنگیان هەبوو بەڵام مەقەدی پەرلەمانیان نەبوو، بۆیە دووبارە هەڵبژاردنەوە نمونەیەکە ڕەنگە تەوازنی سیاسی تێک بچێ. دەبینێت کە ئێستا ئەزمەیەک هەیە دەڵێن دەبێ هەڵبژاردن جارێکی دیکە دووبارە بکرێتەوە. کۆمسیۆنی باڵا پێشتر نەیتوانی ئەرکی خۆی بەجێ بگەێنێ و هەروەها فەشەلی هێنا. چارەسەری نمونەی ئەوەیە کە لایەنی دیکە لایەنی ناودەوڵەتی بێتە نێو پرۆسەکە و هەروەها چاودێری هەڵبژاردن بکات بۆ تەزویر نەکرێ و دواتریش تان نەکرێ بڵێ هەڵبژاردن تەزویری تێدا کراوە. دەبێ سیقە و ڕازگۆی هەبێ لە نێوان هاوڵاتیان و کۆمسیۆن. ئەمە هەبوو لە ناوچەکانی شیعە و کورد و سوننش، بەڵام بە هەمان شێوازە ئەگەر کۆمسیۆن هەڵسێت جارێکی دیکە هەڵبژاردن بەو شێوازە بکرێتەوە، ئەزمەیەکی دیکە قەیرانێکی دیکە دێتە ئارەوە. ئەگەر لایەنەکانی شیعەوەکو چوارچێوەی هەماهەنگی سازش بۆ داواکاریەکانی سەدر نەکەن، بەردەوامی خۆپیشاندان و مانگرتنەکان لە ناوچەی سەوزی بەغدا چ ئەنجامێکی مەترسیداری بۆ عێراق لێ دەکەوێتەوە؟ لە ڕاستیدا ئەمە دەمێنێتەوە لەسەر مەرجەکانی سەید سەدر. هیوادارم کە مبالەغە نەکا لە مەرجەکانی. دەزانێت چ قەیرانێکی ئێستا قەیرانی خەڵک نیە، قەیرانێکی سیاسیە. خەڵکێک هەن کە بابەتی کەسیان هەیە و ئەمە لە جادە ڕەنگی داوەتەوە و خەڵکی ئێستا لە ناوچەی کەسک و لە ناوچەکانی دیکەن ئەمانە لایەنگری چوارچێوەی هەماهەنگی و سەدرین. ئەمە
جیاوازن لە خۆپیشاندانی تشرین کە داواکاری نیشتیمانی هەبوو لە زۆر ناوچەی عراقیش هەبوو تەنیا فکرێ حزبێکی سیاسی دیاریکراوی نەبوو بەڵام ئەو خۆپیشاندانەی ئێستا وانین چونکە من پێم وایە کە خۆپیشاندان بەو شێوازە بەردەوام بێ دەبچێتە ئەزمەکە دەبێتە قەیرانێکی جادەیی و هەروەها قەیرانی ئابووری و ئەمانی دیکەشی لێ دەکەوێتەوە هیوادارم لە مقتەدا سەدر و ئەوانی دیکە کە ئەم پرۆسێ بە ئاقارێکی باشدا بەرن. بەڵێ بەڕێز مهەیمەن زامنی لە کۆڵەری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.